دەم باش تەماشاوە نێژە سەکارنوێریمە بەرنامەی دابێش لە هەولێری پایتەختی باشووری کوردستان پێشکەش دەکەم ئەم جارە ئێمە پرسێکی گرنگ کە تایبەتە پەیوەستە بە توێژەیەکی گرنگی کومەلگا دابێش دەکەینەویش مەسەلەی بەدەستێنانی بڕوانامەی ماستەر و دکتۆرایە کە قوتابیان و کاندیدان و خوازیارانی ئەم بوارە گلەیان هەیە کە بۆ ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێکی مەرج داناوە کە ئەم مەرجانە زەحمەتن بۆ نمونە یەکێک لەو مەرجانە توانستی زمانی ئینگلیزیە ئەمانە ئاڵێن ئەو مەرجانێکە لەلایەن وەزارەتەوە دانراوە قوتابیان هەمویان ناتوانن ئەو مەرجە بەدەست بێنن ئێمە هەوڵە دەین زیاتر لەبەرەوە میوانی ئەم شەوی من زۆرن هەم لە قوتابی خوێندکاران هەم لە میوانی تر نوێنەری وەزارەتی خواردنی باڵا بەرپرسان بەشێ لە زانکۆکانی هەرێمی کوردستان و نوێنەری قوتابیانی شرەگەل منە بەڕێزان بەوە مەبەستە بەڕێز دکتۆر ئیبراهیم حەمەڕاش یاریدەدەری سەرۆکی زانکۆی سەلاحەدین بۆ کاروباری زانستی هەروەها دکتۆر نەهڕۆز ئاگرۆس یاریدەدەری سەرۆکی زانکۆی سۆران بۆ کاروباری زانستی لە هەمان کادا مامۆستا فواد عەلی ئیسماعیل جێگیری بەڕێوەبەری گشتی بۆ توێژینە و پەرەپێدان لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستانمان لەگەلە لە هەمان کادا مامۆستا شاخەوان محەممەد وەکو نوێنەری قوتابیان لە هەمان کادا بەڕێزان ژمارێکی زۆر لە قوتابی خوێندکارە بەڕێزەکانیش میوانی ئێمەنە کە کاندیدن بۆ ماستەر و دکتۆرا لە هەرێمی کوردستان ئەوانیش لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان هاتوون بە خێرهاتنی میوانەکانەکەم بەڵێ دکتۆر ئیبراهیم لە بەڕێستانەوە دەست پێکەم گلەی قوتابیانەکە ئێوەش بینیویتە حتا گەلێک جار خۆ پیشاندانیان کردووە چونەتە بەردەم وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان بەرسبێکی جدیان نەبووە مەکو مەرج ئەکرێ زمانی ئینگلیزی ببێتە مەرج بۆ هەموو بوارەکان بەڵێ بەڕاستی ئەو پرسیارە یەکسەر ڕێیەکی قەتعی لەسەر بدەم کە بڵێم ئایا نا خۆی لە زانکۆ بەعام لە کۆمەلگای ئەکادیمی کوردستانی دەبێت زمانی دووەم هەبێتن بەڕای من ئیتر زمانی دووەم ئایا پێشتر زمانی عەرەبی بۆ ئێستا زمانی ئینگلیزی لەو ناحیکە ئایا دەبێت زمانی ئینگلیزی مامۆستای جیلی نوێی مامۆستایان زمانی ئینگلیزی بزانن بەڵێ پێویستە زمانی ئینگلیزی بزانن وا بزانم چونکە ئیتر بۆی دەست پێگەیشتنیان بە ریسۆرس و سەرچاوەکانی زانیاری عالەمی دەبێ ئەو زمانە هەبێ بەڵام ئەوەی لەوانەیە پرسیارەکە و گلەی قوتابیەکان لەوە نییە کە ئایا زمانی ئینگلیزی دەبێ بزانن یان دەبێ پێویستە بۆ مامۆستایەکی زانکۆی جیلی نوێ هەر کەسێک بزانێ ئەمە بەس ئێمە باسی ئەو مەرجانایەکەین کە سەپێنراوە بۆ چونیەتی بەدەستێنانی ماستەر و دکتۆرا لە کوردستان بەڵێ باسی ئاستەکەی نەکەین بەڵام زۆربەی زانکۆکانی دنیا تەسەور دەکەم هەر هەمووی مەرجێک بۆ زمان دادنێت بۆ ئەوی کە قوتابی پێشوەخت تەزیل بکرێت تۆمار بکرێت لە خوێندنی باڵا هەتا لە بەکارێنشی زۆریان مەرجێک دادنێن بۆ ئاستێکی زمان بۆ ئەم جارە ئەو مەرجە دیاری کرا هەبوو ئەو جاران قوتابینەی دەتوانی تەقدیم بکە ئەگەر زمانی ئینگلیزی و شەهادەکەی پێ نەبوایە ئەم ساڵ وەزارەت ڕێنمایەکانی گۆڕی بەڕاستی لە ئەو گۆڕینی ڕێنمایەکان بەو ئوسلوبە لەوانەیە ئەو بووە هۆی ئەو خەڵکی کە تەقدیمی دراساتی عولیا دەکاتن لە زانکۆکانی کوردستان ڕێنمایەکان نوێ بوون لەبەر ئەوە تووشی ئەوە بوون لەوانەیە خۆیان ئامادە نەکردبێ لە ناکاو بوو ئەو فترێک کورد بوو کە بۆی فێری زمان بن بەڕاستی گلەی قوتابیەکان بەڕای من زۆرتر لەو ناحیە هات نەک لە ناحیە سەرچێکە کە ئایاوان پێویستە مەرجیان نا ئەی بۆ ئەوە لە بەرچاو نەگیرە دەزانی پێشەوە بریارە دەربکەمە لە بەرچاو نەگیرە هەمن هەز دەکەم وەزارەت و سەرکردایەتی ئەکادیمی لە وەزارەت زیاتر بیری لەوە کردەوە زۆرترین قوتابی ئەم ساڵ وەربگیرێتن لە زانکۆکانی کوردستان کە دەرگای زۆرترینی کردەوە معدەلی لە 65 کرد بە 60 ئەوانەی کە ساڵانی تر بواریان نەبوو تەقدیمی دراساتی عولیا بکەن ئەم ساڵ بواریان بۆ ڕەخسە ئەو ژمارە زۆرەی قوتابیان و ئەو کاتەی کە بەڕاستی پلانەکانیش دواکە دوایات بە مانجێک داوای ئینگلیزی لە قوتابیەکان کرا لەبەر وەزارەت زانی ئەو مەرجە بۆی ناچێتە جێبەجێ ناکرێتن قوتابی پێشوەختەوە بکاتن ئیتر کردی بە وەربگیرێن ئینجا فرسەتی زمانی کەواتە مامۆستا فواد ئەکرێ پێمان بەڵێی کۆی ئەو کەسانەی کە داوایان پێشکەش کردووە چەند کەس لەو فلتەرە تێپەڕیون کە مەرجی توانە زمانی ئینگلیزیان هەیە کە بکەونە کۆرسەوە زۆر سپاس بە بەرنامە حەزەکەم پێشەچێکی کورد بڵێم پێش دوای بەڕێبستەوە بە خێراتنیەوە بە ڕێزانەش دەکەم منیش هیوادارم بەڕاستی کە لێرە چوونە دەرەوە مناقەشەکەمان نەبیتە ئەوەی کە سەنگەر لە یەکتری بگرین ببیتە ئەوەی کە زیاتر چۆن ئەو بە ڕێزانە بە ڕوحەکی تەشجیعیەوە زیاتر دەست بە ئینگلیزی بکەن و خۆیان فێر ئینگلیزی بکەن
وەڵام پێشەوەی جوابی ئەو پرسیارەتەوە بە حەقەت حەز دەکەم بە پرسیارێک دەست پێ بکەم بۆچی مەسەلا ئێمە وەزارەتی خوێندنی باڵا ئەوەندە پێداگرێت دەستە زمانی ئینگلیزی دەکات ئایا ئەوە تەنها ویستی جەنابی وەزیرە یاخودی ڕایشکارێکە یاخودی بەڕێسەر و زانکارە بەڕێ منی ئەوانەیە ڕاستە ویستی ئەوانە ئیرادەی ئەوانە ئیرادەی وەزارەتە بەڵام بە حەقەت ئەگەر بیری لێ بکەیتەوە زیاتر زەرورەتە خۆی سەپاندیە کە پێویستە زمانی ئینگلیزی بخوێنری ئەوەی کاکتۆر باسی کرد بەڵێ زمانی دووەم پێویستە ئەمڕۆ هەست دەکەیت لە زانکانی کوردستان بە حەقەت زمانی دووەم خەریکە نامینی ئێمە کێشەمانوتم مامۆستا کێشەمان لە سەرەوە نیە زمانی ئینگلیزی هەموو کەسێک کەزانێت گرنگی زمانی ئینگلیزی چینە بە تایبەتی بوو کەسێک کە بێتە مامۆستای زانکۆ بەڵام ئێمە باسیەوەکەین ئەو بۆ ئەو مەرجانەتەن سەپاندەوە کاتێککە ئاستی ئەو ئاستازانە لە زانکۆکان ئاستی زانکۆکان و ئاستی مەرحەڵەکانی تری خوێندنی بەڵێ بەعرزکەم ئەوە دوم جارە بەڕێز دەرێت سەپاندوتانیان سەپێنراوە بە حەقەت نەسەپێنراوە تێگەی ئەم ساڵەکەەوەی کاکتۆر برایم باس کرد مەرجەکان گۆڕدرا بۆ ئەوەی کەوا بەڕاستی بۆ ئەوەش نەبوو زۆرترین کاندید وەربژێ یاخود پارەی پێکەوە بیتەوە مەسەلەکە ئەوە بوو ینی دەرفەتێک بە قوتابی بە پێشکەشکاران بدرێت کە خۆیانی بۆ ئامادەکان ئێمە ئەو ڕێنمایەمان لە مانجی پێنجەوە ڕاگەیاندیە لە وەقایی کوردستان بڵاو بۆ تۆ زۆر بەڕوونی بەوە دەڵێن مەرجی یاخود مەرزدار ینی کاندید کە دێ پێشکەش دەکاتن لە هەموو وڵاتەکان ئەوەی کە مەرجی پێویست بڵێن مەرزدار ئەگەر ئینگلیزیتینا ئەبێ کاندید ئەگەر نەتینا نابێتی ئەوە گۆڕاوە و ئەو بەڕێزانش هەمویان ڕێنمایەکانیان خوێنتەوە و هەمووشیان چوونە بەدەست لە کوێ ئەو خەڵکێکە کەوەرتانگی دۆ چند کەس ئەو مەرجەتیا بوو چند کەس لەو فتەرە تێپەڕ بەڕاستی ئەو داتایشت لە وەزارەت دانیە لەبەرچی بڵێن لە سەدا چند ناتوانم ئەمە ئێمە سا چیمان کردووە کتابێکمان کردو بە زانکۆکان لە ماوەی مانجێکدا ئەو داتایمان بۆ بینین چکە لەبەر ئەوەی ساڵانی ڕابردوو مەرز بوو ئینگلیزی هەبی ئینجا پێشکشە ئەم ساڵ مەرجەکە نەبوو هێشتا نازانین چەند کەس هەیەی یان چەند کەس نیەتی بەڵام خۆشبەختانە لەوەتی ئێمە ئەو زەختەکراوە بەڕاستی ڕۆژانە دوو کەس سێ کەس ئێمە ڕامانگەیان بە تاوەکو بە حەقەتمان 12 مانگ ڕامانگرت و ئینگلیزی بەڵام لەبەر ئەوەی لەو ماوەی خەڵکە جودی سەرف کردیە حلو هەفتێ سێ کەس سوار کەس هاتە وەزارەت و لە دراساتی مرۆڤایەتەکانی شێناوێتی اینجا ئەمانە هەمووی ئەوەیە من یەکشت دەڵێم بەڕاستی زمانی ئینگلیزی لەبەر چی ئەو بەو شێوەدا دەگرێت ینی وەزارەت دەخەمی ئەوەدایە ئەو بەڕێزانە کە دوو ڕۆژ کە دەبنە مامۆستا ئەبێ ئاستێکیان هەبی بۆی کە بتوانن دەستیان بە سەرچاوی دووەم ڕابگە هەموو کەس ئەوڕان ئینگلیزی بۆتە سەرچاوی زانست بۆتە تەکنۆلۆژیا بۆتە ئەوە بۆتە هی بەحث بۆتە هەموو شتەکان ئینجا خاڵش کە زۆر گرنگ بەڕێزم ئەوەیە بە حەقەبیتە زمانی گفتوگۆ کۆمیونیکیشن یعنی وەزارەتی خوێندنی باڵا زۆر بە دوای ئەوەدایە کە زانکۆکانی خۆم بەرەو نێودەوڵەتی باتن ئەگەر بێت و مامۆستایەکی بەڕێز ئاستی زمانیش ئینگلیزی بە چ زمانێک ئەوە دەکات من یەکشت بە جەناب دەڵم کاتر پێشتر زمانی عەربی زمانی ئەوە بە ئێستا عەرب خۆی واز زمانەکەی خۆنا ئیماراتە فلان دەوڵەتە لە بۆ ئەزهەر کە جامعەیەکی تەواو ئیسلامیە منهەجی هەموو ئیسلامی خۆی بڕۆ بەبێ ئاسەکی پێنج وەرد ناگری یعنی عەرب خۆی ئێستا زمانەکەی خۆی خەریکە ئەوەندە بەدواوە دەکەی بۆ زمانی زانست خۆی واز لێ دەینی لە بابەتەکەی بەڵێ دکتۆر نەرۆ دێنەوەلات ئەو گەلەی قوتابیان لەسەر زمانی ئینگلیزی ئەو تانسی زمانی ئینگلیزی کە بەو ژمارەیە بەو نمرەیە کە بەدەستبێنن دواتر ئەتوانن بکەونە کۆرسەوە بوو بەدەستێنانی بڕۆنەمەی ماستەر و دکتۆرا لە کوردستانە پێت وایە خۆی پێویستە لە سروشتی بڕیارەکە تێبگەین ئەم بڕیارە و پلانەکە دووشتی جیاوازە بڕیارەکە لەلایەک وەکو سروشتی خۆی پلانەکەش لەلایەشتر ئەگەر سەیری سروشتی بڕیارەکە و ڕێنماییەکان بکەیت ئەوەیە کە ئەم بڕیارە بەر لە ئێستا دەرچووە لە 25 پێنج ئەم بڕیارە دەرچووە هەر قوتابیەکی خۆشەویست لەو بەڕێزانە هەموو ئەوانەی کە گلەییان هەیە کە هاتوون فۆرم شتەکانی خۆیان پێشکەش کردووە بۆی ببن بە کاندیدی خوێندنی باڵا لە ماستەر لە دکتۆرە خۆیان زانیویانە ئەم ڕێنماییانە چۆنە دواتر ئاسانکاریەکی زۆر لەم بڕیارەدا هەیە کە پێشتر نەبووە وەکو بەڕێز دکتۆر باسی کرد بەر لە من جاران هەر کاندیدێک بیویست بە ماجستێریان دکتۆرا بخوێنێ دەبایە پێشوەختە مەرجی زمانی ئینگلیزی هەبووە ئەم ساڵ وەزارە لەگەڵەوەی بەڵێ ئاسانکاری بۆ کردووە بۆ ماوەی یەک ساڵ دەتوانێتن هەم کاندیدی دکتۆرایە یا ماجستێرە کۆرسی ئەکادی من ناخوێنێت تا زمانەکەی نێنێ پێشتر دەبواە هەی با اینجا بیخۆنمانێ ئاسانکاری لە مەسلەکەدا هەیە دواتر شتێشتر ئاگادار بن پێنجی ئایلس منیمەمێکە ئەمە لە هیچ وڵاتێکە بە پێنجی ئایلس وەرناگرێ لە 6.5 کەمتر وەرناگرێ هەر بۆ زانیاریشتان هەر قوتابیەک هەر کەسێک ئیمتحانی ئایلس بکە کە بچێتە ژوورەوە باشە بەبێ ئەوەی هیچ وەڵام بداتەوە 3 ئایلسی هەیە یعنی تۆ دوو نمرە دێنی خەڵک لێرە دانیشتەوە من باش دەیناسم
بە کۆڵەواری و بە هەژاری 2 مانگ 3 مانگ دەورێکی کردووە چوە 5 ئاڵسی هێناوە شریعی ئیسلامیشی خوێندووە لە هەمان کاتدا. جا ئەمە لەلایەکە لە سروشتی بڕیارەکە دواتر ئەوەی تریان ئەوەی ئێمە باس لە کواڵەتی دەکەن ینی ناکرێتن لە هەلومەرجێکی ئاوادا کە ئێمە بەرەو دەوڵەت بوون و بەرەو دروستکردنی بینایی وڵات دەڕۆین پێویستیمان بەوە بێتن کە خەڵکێک بەیانی ماجستێر یان دکتۆرای دەبێتن ئاستی زمانی ئینگلیزیەکەی ئێمە چی لەسەرەوە سنتەری کردنەوەی بوونمونە سنتەری زمان لە زانکۆکانە کومەڵی فلتەری تر بەس ئەچینە لای مامۆستا شەخەوان کە ئەوشە کۆنونەری قوتابیانە لە گرنگترین ئەو سەرنجانێکی هەتانە بۆ ئەم بارە بۆ وەزارەتی خوێنی باڵا بە تایبەت بڵێ. سەرەتا سوپاس کەناڵ 24ەکەین و مامۆستایان بەڕێزم بۆ ئامادەبوون هەروە بە خێراتن کاندیدانی ئازیزەکەم ئەوەی کە جێگەی سەرنجێمە ئێمە سوپاس وزارەتی خوێن باڵاکەین خۆمان بە بەشێک لە وزارەتی خوێن باڵا زانین نەوەکو کە ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بڕیار وەزارەتی خوێندنی باڵا بەڵام ئەوەی جێگەی تێبینیە ئەم بڕیارەی کە ئەم ساڵ دەرچووە هیچ ئامادەسازێکی بۆ نەکراوە بڕیارەکە ناکاوکراوتە 5 ساڵان پێشووکەوەکو برای بەڕێزم کاک دکتۆر نەهرۆ ئاماژە پێکرد ساڵان پێشوو لە سنتەر هەموو زانکۆکان سنتەری زمانیان هەبوو لەوێ دەوراتی تایبەتێکراوە وەکو پێشخان و ژێرخانێک بۆ ئەوەی قوتابی و کاندیدی دکتۆرا و ماستەر ئامادەسازیان تابێ ئەم ساڵ ئەم بڕیارە هیچ ئامادەسازێکی بنەکراوە هەروەها ئەم بڕیارە لە ناکاو دەرچوو کە هیچ بڕیارە پێشوەخت بەم شێوازە نەبووە لەگەڵ ئەوەی یاڵێن پێشتر دەرچوە دەبێتەوە خۆتان ئامادە کردەوە بەڵێ پێشوەخت دەرچووە بەڵام ئەم بڕیارە ئەوەی کە خاڵەتر کە پێویستە ئاماژە پێ بکەین ئەم بڕیارە پار ساڵ دەرچوو نەوەکەم ساڵ بۆچی پار ساڵ جێبەجێ نەکرا ئەم ساڵ جێبەجێ ئەکرێ ئەوە جێگەی تێڕوانی هەموو کاندیدەکانە ئەوانەی کە لێرن یان خۆتەوانەی کە ئێمەیان ڕاستپاردۆ بە نوێرایەتی ئەم بڕیارە ئەم ساڵ دەرنەچوە بۆچی پار جێبەجێ نەکرا خاڵێ دیکە هەموو کاندیدەکان لەگەڵ ئەوەیەتان وتەی بەڕێز دکتۆر نەهرۆژ ئەمەی سەلمان کە ئەم امتحانە زیاتر تەکنیکە نەوەکەوەی کە بەرزکردنەوەی ئاستی زمان بێت تۆ توانی بە 2 مانگ دەورێ بکەی زیاتر تەکنیکانت فێر بکەن و احتمال لێبستێ امتحانەکەەوە بتوانی ئەو 5 بێنی کەواتە ئەوەی کە ئێمەڵێن اختصاسات واتە پسپۆری بە لوغا ناپێورێ بەڵکو پێویستە لە بوارەکەی خۆیان کاندید بتوانێت هەوڵ بدا زۆرترین جووت سەرف کاوتا بەرەو پێش بچێ هەروەها ئەو بارودۆخە تایبەتەی کە ئێستاکە هەرێمی کوردستانی گرتۆ ڕوبەڕووی چەندین گرفت و قەیرانی جۆرا و جۆر بوونێتەوە لەم کاتەیە ئەم فشارە زۆرە بۆ سەر کاندیدەکان واتای چییە؟ خاڵێک دیکە ئێمە ئێستاکە بەپێی ڕێنمایی وزارەت کە ڕێنمایی ژمارە 4 و 5 دەرچووە ئەم ڕێنمایە زیاتر لە 2600 کاندید بەشداریان کردو کە ئێستاکە بە هەوڵ و توانای خۆیان توانیانە ئاستی لایەنە علمێکە تێپەڕێنن و شایستە ئەوەن کە بنە مامۆستا یاخود بنە توێژەر لە ئایندەیە بەڵام ئێستاکە زیاتر لە 190 بەشداری دەوراتی نەکرۆ نەچۆتە کۆرساتەوە یعنی ئەو ژمارەکە بەشداریان کردووە لەکوێ ئەو کاندیدانە چەند دەرچوون زیاتر لە 190 ئەوەی کە ئێمە متابعەمان کردووە بەشداری نەکردووە 110 هەر قسمێک 2 کاندید یان 3 کاندید هیچ قسمێک نییە 10 کاندیدی هەبێ و 8 بەشداری کرد بێ ینی کاندیدێک دوان بۆیە وزارەت ڕێنمایی ئەوەی دەرکردو کە ئەگەر کاندیدێکی شەبێت لە قسمێک ئەتوانێت بچێت لە زانکۆیە تر بەشداری بکە بۆیە ڕێنمایەکانی وزارەت خوێندن باڵا زۆر حاڵەتێکی تایە حاڵەتەکە ڕێگەگرتنە وەکو بەڵێ دکتۆر ئیبراهیم بۆ بەشداریکردن لە تەنە سەنتەرێک کردوونەتە مەرج بۆ تێپەڕاندنی کە توانستی زمانی بەڵێ بەشداری ئەوە بۆ ئەو بوو تاوان ئەگەر یەک لەو تاقیکردنەوانەی هێنا بواە ئەوەی وەزارەت تەحدیدی کردووە نەدەچوە ئەو سنتەرانە بەڵام ئەو سنتەرانە بەس بۆ ئەوەیە وەزارەت دەیەوێ بزانێت ئەو کاندیدا و پاڵێوراوە دانەنیشتووە و خۆی فێری ئینگلیزی نەکەیان هەوڵێک نەداتن تا مانجی 6 دەیە مانجی ساڵێکی اینجا لەو کاتە دیسان جارێکی تر تووشی ئەو بێتەوە شۆکە بێتەوە ئەو دەیەوێ زانکۆکان متابعی ئەوە بکەن بزان ئایا قوتابیەکە بەڕاستی ئێستا خەریکە دەیە زمانی ئینگلیزی فێر بیاننا لەو سنتەرانە ژواب بزان وەزارەت بە سنتەری زانکۆکانی هەڵنەبژاردووە هەر سنتەرێکی ئەتیادی بێ کە بەڕاستی ئیجازەی هەبێ لە وەزارەتی تەربیە یا لە وەزارەتێکی تر بۆ فێرکردنی ئینگلیزی دەتوانێت بەس بۆ ئەوەی کە تاکید بیکە هەندێک لە قوتابیان سەرنجیان لە سەرەما هەیە کە ئەمەش بوو بەرژەوەندیەکی تایبەتە بەنسبەت زانکۆی سەلاحەدین من گەرنتی دەکەم 100,000 هیچ بەرژەوەندی علاقی بێمە نیە تۆ لە فەیسبووکی خۆدا باسی بەدەستێنای توێفڵەکەی بڕوانەمە توێفڵ ئەڵێ تەزویر کراوە ئاگادار بن ئەمڕۆنیە بینیمە بەڵێ ئەمە زانی چۆنە مەجموعەیەک تەڵەبە هاتنە لای من لینکێکیان پێبوو کە ئەو لەو لینکە دەتوانم چێک کەمەوە ئایا ئەو بڕوانامەیە تەزویرە یا تەزویر نییە یەکەم جار شکم لەوە کرد
کە لینکەکە دەکردەوە ناوەکان هەموو یەک بە دوای یەک دادەهیت سنتەری ETS ئەمریکی ئەوهانیە کە پرایڤەسی معلومات و زانیاری نەپارێزێ بچێ هەموو دەرەجەی هەموو تەڵەبەکان یەک لە دوای یەک ریز بکە ئەوە یەک لە نیشانەکانە دوایە من بۆ خۆم بە حکمی پسپۆریەکەی خۆم خەسەیری دۆمێنەکەم کرد سیستمی سەب دۆمێنەکەی غەڵەت بوو دوای سەیری چوومە سەر ETS ئەسڵی بزانم لەوێ چۆنە هەستم کرد بالضبط نفسی ئیندێکس پیجەکەی نفسی هۆم پیجەکەی کۆپی کردیا لە بەغدا دروستیان کردوەوە پیجەکە و لەوێ پێدەچێتن ئەوە تاوان هەم پیجەکە تەزویرە هەم ئەوەش ئەو لیستانش کە بەڕاستی هەم نایاساییشە بە هیچ شێوەیەک پاراستنی زانیاری ڕێگا بەوە ناداتن بەو ئوسلوبەوە بکات لەبەرەوە ئێمە ئەو لیستانە وەرناگرین. بەڵێ لەسەر ئەوە هەر جێگایە کە بڕوانامەی زمانی ئینگلیزی دەدات دەبێت لە هەرێمی کوردستان بێ یان لەو وڵاتانە بێت کە وەزارەتی خوێنی باڵا دایناوێنی هەر شوێنێک لە دەرەوەی هەرێمی کوردستان جێگای باوەڕ نییە ئەم شوێنەی بەڕێزیان باسی کرد دەستخۆشی لێ دەکەن کە داوێتی بە خەڵک کە ئاگاداری ئەم هەڵەیە بن لە بەغداوە دەردەچێتن. جا لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەو سنتەرانەی کە ئێمە هەمانە سنتەری بۆ نمونە ئایاس لەلایەن قونسڵیە بەریتانی و کاونسڵی بریتیش کاونسڵەوە سەرپەرشتی دەکرێت یاخود ئەوانەی تر لەلایەن ئەمریکیەکان خۆیانەوە سەرپەرشتی یان بەریتانیەکان ئەی بۆ سنتەرەکانی ناوزانکۆکان تەفعیل ناکرێت لەم سنتەرەیە تەفعیل کراوە سنتەرەکان تەفعیل کراوە لە هەندێک لەو سنتەرانە تەنانەت تاقیکردنەوەی جیهانیشی تێدایە بۆ نمونە ئێمە لە سۆران هەمانە لە زانکۆی کوردستان هەیە لە شوێنی تر هەیە جگە لەمانەش کەواتە بۆ قوتابی ئیجبار کراوە بۆ سنتەرەکانی تر بڕۆن چۆن؟ بۆ قوتابی ئیجبار کراوە لە سنتەرەکانی زمان لە ناوزانکۆکان لەوێ شیادە بەدەستنێن فێری زمانی ئینگلیزی بن بۆ تهدیددا کراوە بوو چۆن هەر جێگای باوەڕ بێتن کەوانەی وەزارەتی خوێنی باڵا دایناوە وەکو جێگای باوەڕن قوتابی دەتوانێت لێ بجا لە هەر زانکۆیەک بێ یاخود لە دەرەوەی زانکۆش بێتن ئاساییە بەڵام گرنگەوەیە بەڵام گەلەی لەوەیە لە زانکۆکان سنتەرەکان تەفعیل ناکراونەوە پارە بوو نمونە لە 4 کورسە قوتابی بووە 700 دینار بۆ سنتەری زمان لە ناو ئەمڕۆ لە زانکۆی سۆران خەریکیکردنەوەی دەورەی ئایالس بووین 94 قوتابی خۆی ناونووس کردووە لە دەورەی PTE تقریبا نزیکەی 47 قوتابی خۆی ناونووس کردووە چۆن تەفعیل نەکراوە بەڵێ مامۆستا فوات ئەم مامۆستا شەقاونە نێرە قوتابیان ئەڵێت ئەو بریارە دەرکرا بەڵام زمینە سازی بوو نەکراوە لەبەرەوە ئەم کێشە دروست بووە خۆی زمینە سازەکە بە حەقەت زۆر بە دڵنیایی و باشی کراوە ینی ئەگەر وەزارەتیش فەرمانەکەی شارد بیتەوە بەڵام خۆوەقاعی کوردستان شێوازێکی یاسایی خۆی وەرگرتیە ئێمە لە وەقاعی کوردستان لە ژمارە 199 بڵاو کراوەتەوە هە لە دوای کەمە بڕیارەکان کە دەردەکەن لە 25 کاکتۆر ئاماژە پێگەسەر دێنێن بە وەقاعی کوردستان لەوێ بڵاو کراوەتەوە ئەو بەڕێزانە حکوومەت بینیوێتی شورا بینیوێتی تر هەموو لایەنەکان بینیویانە باش 6 مانگ 7 مانگ ئەمە شتێکی ینی ناکاوە بڵاو کرابیتەوە دوای بە حەقەت خۆ وەزارەت هیچ کەسی ئیزبار نەکردیە کە بێت تەقدیم ماستەر دکتۆرا بکە هەموو خەڵکان ئازادن کە زانیتی مەرجەکەی پێناوی توانین تەقدیم نەکاتن ینی هیچ ئەوەک نەکرای لە تەلەبە یاخود مامۆستایە کە ماستەری هەیە بێ ئیزباری کە وەرە دکتۆرا بخوێنە بۆی ئاڵسەکە بێنی یان بۆی ئەو ئیمتحانە بێنی اینجا بەڕێزم ئەوەی کە دکتۆر باس دەکە بەڕاستی ئێمەش دەزانین ئیمتحانی ئاڵتس معنای فێربوونی زمانی ئینگلیزی نییە بەڵام ئەوەی کە تۆش باس دەکەی سنتەرەکان تەفعیل کراون بەڵام لەوانەیە پرسیارەکە جەناوت ئەوەی بۆ سنتەرەکان شاری سنتەرەکان ناخوات بڕۆ لە باعتیبار نییە باعتیبار نییە زۆر باعتیبارە لەوێت تەلەبە فێر ئینگلیزی دەبی بڕۆ لە بریتانیاش لە هەر سنتەرێک کە وڵاتەکەی خۆیتی زمانەکەی خۆیتی لە سنتەرێک بەشداری بکە بەڵام کە دەچێت جامیعە دەبی ئەو ئیمتحانێکی نێودەوڵەتیت هەبی اینجا جامیعەکە وەردەگری یعنی بڕۆ لە مالیزیا بیکە لە هەر جێگای بیکە کە بەشداری ئەو بۆ تەقوی زمانی ئینگلیزیە بۆ فێربوونی ئینگلیزی زمانە بۆ قسەی پێ بکەیت و ئیش خۆتی بەڵام دوای ئەبێ وەکو شتێکی ستاندارد ئەو زمانە هەر بەری بۆ ئەو ئینە بەشەکەیت کە بە حەقەت کە زمانی ئینگلیزی ئەوە ینی ئەو بەڕێزانە ینی هەست دەکەم یاخود وەزارەت وا هەستە کە وەکو سوغڕەیەک دەیبینین یعنی تکا دەکەین ئەمە سوخرە نییە بە تەلەبە دەکرێت بە کاندید دەکرێتن بە حەقەت ئەمە زەرورەتە وەزارەت و وەستافی بەڕێسەرۆکاتی زانکۆکانش لە خەمی گەنجەکانی خۆمان لە خەی مامۆستایەکانمان کە مامۆستایەکانمان لە دنیادا نەبڕن ئەگەر ئاوابی دادەبڕێ دوایە بە حەقەت ئەو کەسێک کە زمانی کوردی تەواو کردووە بەڵێ لە منهەجەکە ئەوەندە گرنگی بە زمان ئینگلیزی دێ بۆ ئەو لەسەرەویش فەرز بە ئیلا بەم فلتەرا تێپەڕێ ئەزانی چۆنە بە حەقەت خۆ زمانی کوردی تهدید ناکرێت یاخود مێژووە یاخود هەمووشکردن ئایا زمان علم نییە بەس پێدانی زمان نە بڕێزم بۆ پێ دوایە زمانی کوردی وەکو زمان بۆ خۆی زمانیش دەوڵەمەندە بەڕاستیەک لە زمانە هەژارەکانی دنیاە
یعنی ڕێزمانی هەژارە منداڵەکانمان فێری نابن گرامەرەکەی ئەوە نیە بە حەقت ئایا ئەگەت بێت و سەرچاوی زانستی بەدەستدا هەبێتن کە شارەزای بچ زانستی زمان بەڵام بخۆی وڵاتان مانگیکی کام ئەکرێ وەکو شاژنی بۆ چەند مانگیش کەم نییە بەڕێزمەوە بە چەند مانگیش کەم نییە ئەوە بۆ دکتۆرەکە 3 ساڵە بۆ ماستەرەکە 2 ساڵە ئەچی ئەو زمانە ئەخوێنی و دەستی بە سەرچاوە دنیا ڕدەگا ئایا زمان لەکوێدایە تەتەوری زمان بەڵام کردوچەندە مەرجی سەرەکی بۆی دەربازی کورسات ببێ تەوان مەرج ئەخەبەوەی کە دەستی پێڕابگە بۆی بچی بزانانی ئایا زانست زمانەکانی ئینگلیزی بۆ پێشکەوتیە زانست بۆ واستە پێشەوە بەڵێ من لە وتەکان مامەسافاتەوە دەست پێکەم ئەڵێ ماوەی 2 ساڵ 3 ساڵە ئێمەش داوایەکەین ماوەی 2 ساڵ و 3 ساڵمان دەنێ ئەوان ئەڵێن ئەگەر تاوەکو کۆتایی ساڵ نێنن ناوتان تەرقینقەی دەکرێت ماوەی 2 ساڵ و 3 ساڵ نییە ئەوە ئێمە لە ڕێنمایەکانی خوێنینەوە ئەگەر 2 ساڵ زمانی ئینگلیزی بۆتە مەرز بەس ئەم سەر بە شێوازشکە بووە دەنە هەموو ساڵی و کاکتۆر خۆی دەزانانی هەموو ساڵی مەرز بوو کە ئێمەشتا چیتمان لێکرەوەکەوە ئەم بڕیارە ئەم ساڵ دەرنەچوو بۆ ئەم ساڵ جێبەجێکرێ خاڵێ دیکە بۆ برای بەڕێزم دکتۆر نەهرۆ ئەوە یەکێک لە سنتەرەکانی زانکۆی سۆرانەوە یەکێک لە دەوراتەکانە دەرچووە 2 ساڵ و نیو بەسەریا بچێ و کاتە تێپەڕێ ئەگەر سنتەرەکان تەفعیلکراون بۆچی ئەو شەهادەیە نایخوا شەهادەیە بەس بۆ ئەوەیە کە تۆ بڕۆی تەکنیکان فێرکرێ نەک ئەوەی کە شەهادە بکەی وەکو زانکۆکان جیهان اعتباری بۆ بکرێت لە زانکۆکان جیهان من ئەچم کات ئیمتحان ئایڵتسەکەم ئەگەر چوارم هێنا بە سنتەرەکان ئەتوانم ئەو دەرەجەی تر بڕکەمەوە یا ئەو دەرەجەی تر بڕکەمەوە بەڵام ئێستاکە لە زانکۆی سلاحەدین شەهادەمان وەرگرتو بۆ 4 ساڵ زیاتر لە ملیۆنی دیناری سەرف کردو قوتابی بۆ ئەوەی ئامادەسازی تابێ ئێستاکە شەهادەکەی اعتباری پێ ناکرێ ئەمە نیشانەی بێمتمانەی وزارەتی خوێندنی باڵا پیشانەدا بۆ سنتەرانەی زمان کە لە هەموو زانکۆکان هەیە ئەوە خاڵی کە جێگەی تێڕامانە ئەم سنتەرانە اعترافی پێ ناکرێ لە کاتێکا بینین لەم ڕۆژانەیە وزارەت خوێندنی باڵا ئەو سنتەرانە کە هەنە بوو اعترافی پێ ناکرێت بۆ شادی لێ بەدەستێنێ دەزانی تا ئەو ڕێنمایە نوێ دەرچوو تا ئەو ڕێنمایە دەرچوو نەک بڵێ ئەترافی پێ ناکە وەزارەت ناڵێ ئەترافی پێ ناکە فەنکشنی سنتەرەکانی گۆڕیوە جاران سنتەرەکان بۆ پێدانی شەهادەش بوو ئەو پێوەرەی کە وەزارەت لەسەری دەڕۆی سەعات بوو ئەوەندە سەعاتە بخوێنی ئەوە بڕوانامەیەکێ ئێستا وەزارەت ئیشی سنتەرەکانی بۆ گۆڕیوە بۆی حازری بک بۆ ئیمتحانێکی تر ئیتر ئەوە سیاسەتێکە لەوە بەس زانی مامۆستاجان بۆ ئەوەی ئێمە زیاتر دیفاع لەو بڕیارە نەکەین و بڵێن ئەو بڕیارە ئیلا ئەوەیە چکۆ بڕیارەکە هەمومان کۆچین لەسەری ئەوەی کە ئەوە نیو ساعت پرۆگرامەکە ڕۆی ئێمە هەر باسیەوە دەکەین کە وەکو دیفاعەکە هەمومان کۆچین لەسەرەوەی دەبێ مامۆستای دەبێ ئینگلیزی بزانێ مامۆستای زیلی نوێ دەبێ نابێتن بەبێ مەرجی ئینگلیزی بچێتە ناو زانکۆکان و تۆمان نەکرێتن ئەوانە هەمومان لەسەری کۆکین و باوەڕ ناکەمیش وەزارەتیش لەوە دابەزێنێ و زانکۆکانش لەوە تەنازل ناکەن بەڵام بەڕای من جێ لە قوتابەکان بگرین زین ئەوان بە سڕ ڕێگا سارەیەک دادنێن بۆی فێری ئینگلیزیەکە ببن لەوانەیە خلافی ئێمە لە بینی زانکۆ و وەزارەت لە بینی قوتابیان و ئێمە بەڵێ بەرزان بێگومان میوانێکی زۆرمان هەیە بە تایبەتی لەو قوتابیانەی کاندیدی ماستەر و دکتۆرا کە گلەیان هەیە ئێمە ئەمانەوێت ئەوان ڕوبەڕوو لە گەلانی پەیوەندیدار گلەکانی خۆیان بگێنن ئەگەر بە کورتێکی لەکێ دەست ئەو خاتونە ئەو مایک ببوورە بەڵێ فەرموو سپاس خەیاتتان دەکەم هەر لە جوابی دکتۆر ئیبراهیم حەمەرش دەست پێ دەکەم ئەمە هەر لە سەرەتاوە هەباز دەکەین دەلێن بەرژەوەندی و بەرزکردنەوەی ئاستی زانستی حتى لە ڕێنمایەکەی هۆیەکانی دەرچوونی ڕێنمایەکان ئەوەل کلمەی کە تێدا نووسراوە نووسرایە بەرژەوەندی گشتی و بەرزکردنەوەی ئاستی خوێندن باش ئەمە هاتین ئەو ڕێنمایەکە دەرچوبینە سەر واقع ئایا لە واقع بەرژەوەندی گشتی هەیە زەرمەندبوونی لە ١٩ قوتابیانە لە واقعەکەی ئاستی زانستی ئەمە نەمان گۆتە ئینگلیزی نەبی ئەکید دەبی ئینگلیزی هەبیتن بەڵام بە ساڵێکی ئەمە بتانین هەم توانستی لایەنی توانستی زانستیمان هەر لایەنی توانستی ئینگلیزیمان بەرز بکەینەوە ئەوە لۆمە شتێکی مستەحیلە زۆر بەمان ئەم کە وەکو کاندیدێکی دکتۆرا قسەی دەکەم ئەمە هەم دەواممان هەیە هەم ئێستا دەبی دەورەی بکەین دەورەی ئینگلیزی ئایا ئەمە چۆن بتوانین ئەو ئاستەمان بەرز بکەین زۆر سپاس ئەگەر بەڕێزێکی تر ئەوی تەنیش فەرموو ئەکە بە کورتی سپاسی وەزارەت دەکەم بۆ هەموو هەوڵەکانی داوام لە جەنابی وەزیر و ئەندامەکانی خوێندنی باڵا هەیە ئەگەر بتوانن بە پێ یارمەتی مامدەن لە چەند خاڵێکدا یەکەم هێنانی توانستی ئینگلیزی بە خاڵێک وەزیر بەخۆی فەرمانێکی نوێ ڕوون بکاتەوە ئەگەر لە ماوەی ساڵێکیش بێ چکە زۆر فەرمان لەم ماوەیەدا دەرچووە 3 مانگ 6 مانگ سمیستەرێک 2 سمیستەر یاخود ساڵێک دووەم
کردنەوەی خولی ڕاهێنانی زمانی ئینگلیزی و باوەڕ پێکردنی لەلایەن سنتەرەکانەوە ئەوە زۆر گرنگە یاخود ئێمە نمرەیەکم هێنا من وەکو کاندیدێکی دکتۆرا چوارم هێنا لە ئالت پێویستە 2 مانگ دەوام کەم لە سنتەرێک بۆ ئەوەی 2 نمرەی تر پڕ بکەمەوە سێم دانانی وانەیەکی زیادەچی لە کۆرساتی خوێندنی ماستەر و دکتۆرا بۆ بوارە مرۆڤایەتیەکان وەکو خاڵێک لە جیاتی توانست ئینگلیزی وا پێ باشترە کەمکردنەوەی نمرەی توانست ئینگلیزی بە پێیەکی گونجاو لە ستاندەرە جیهانیەکان نقطەیەکی زۆر ئەساسی قیاسی اختصاصاتی علمی و ئەدەبی بە مقارنەکردن لەگەر لوغە ناکرێت ببتە گرفتەچی ئەوها گەورە قوتابی لەسەری تەرقین قەید بکرێت یان زۆر سپاس کەسێک لە ڕەنگە هاتبوو ترم هەیە ئەگەر پێم بڵێن ئایا ئێمە پێویستمان بە بەرژەوەندی گشتی هەیە سەتاچلی مامۆستایانی زانکۆمان زۆربەیان پرۆفیسۆرن عەرەبن بۆ ئێوە هەوڵێک نادەن زمانی کوردی لەسەریان بسەپێنن و دەرس بڵێنەوە قوتابی زیاتر بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆ لە ڕانیەکی هاتەبوو بەڕێزێکە لە ڕانیە ئەوەی لە ڕانیە تە قسەمان بکە بەڵێ فەرموو سپاس بۆ کەی 24 و ستافەکەی وڵایی دیارە من لە قسەی ئەو بەڕێزانە کە نوێنەری زانکۆکان و وابزانم وەزارەتی خوێندنی باڵان ئەگەر مایکێکە نەجوڵێنی لە تۆزێک نزیکی دەمکەیتەوە مایکێکتەوە فەرموو جێ لە قسەی ماوەسای ئیبراهیم لە قسەی ئەو بەڕێزانەی تر تۆزێک مایکێکە نەجوڵێنە تکایە بەڵێ تۆزێ بێئومێد بووم بەڵام ئەو بەڕێزانە ئاماژەیان بۆ کەیت کەوا کار ئاسانی کراوە من پرسیارتان چییە پرسیار تکایە پرسیارتان چییە پرسیاریان پێشنیار پرسیارتان پێشنیارتان بەس بە کورتی وڵایی من دیارە پێشنیاری خۆمان پێشتیش لە ڕێی جیەتی دیکەوە کردووە هەر ئەو پێشنیارانە لێرە دووبارە دەکەمەوە ئێمە وەکو زانکۆی ڕاپەڕی نوێنەری خۆم کاندیدی زانکۆی سلێمانیم بەڵام لە دەڤەری ڕاپەڕینەوە هاتوین وەکو نوێنەری قوتابیان و خوێندکارانی ئەو دەڤەرە داوا لە جەنابی وەزیر دەکەین لە پێناو کۆمەڵێک هۆکار کە لایەنی داراییە و چۆن دەڵێ بەردەوامی کۆرساتی ئەکادیمیا و دوانەکەوتنی ڕەوتی زانستیە تەنها جێبەجێکردنی ڕێنماییەکە بۆ کاتی لە قەبی زانستی یاخود گفتوگۆی ماستەر و دکتۆراکە دوابخات و سەرباری کۆرسە ئەکادیمیەکە دەکرێت داخلی کۆرسی زمان بین لە سنتەری زمانەکان لەو ماوەیەدا پێم وایە شتێکی ڕۆنە خوا ئەگەر بکرێت بەڵێ سپاس ئەگەر بەرزێکی تر بە کورتی بەڵێ سپاس فەرموو بۆ بەڵێ سەرەتا بە خێراتنی میوانەکان دەکەم طبعا ئەو نمونەی کە دەیبینن ئەوە ئیمتحانی ئالتسیەکە لە ئەوەی ڕسمی لە مووقعی ڕسمی ئەکادمیک پرسنال ئینگلیش تێست بەڵاو کراوەتەوە کە نمونونەکە خودی خۆی مەدەر لانگویجی بەریتانیا و 56 هینایە بەڵام وەزارەتی تعلیم عالی 47 لە منداوە دەکا ئەوە لە کامیانە ئەوە پرسنال ئینگلیش تێستە PTE طبعا 56 وەکو نمونەکی شائع دانرایە کە گوایە ئەوە بەریتانیا کە دەرەجەشی زۆر ئاسەشی زۆر بەرزی هێناوە 56 بەڵام 47 لە منداوە دەکاتن و سەبارەت بە خاڵێکی دیش مامۆستا باسی مامۆستایان دەکاتن ئەمن پارێزەرم بەنیازش نیمە بێمە بواری ئەکادمی دەرز بڵێمەوە ئەی بۆ ئێمە چی ئێمە شەرکان دیدین خۆسەتانەوەتی ئەو تەڵەبانەی کە تەقدیمیان کردیا ئەو کاندیدانە جارە بواری دکتۆرایان لەوەی مامۆستانین بەنیازش نین بێنە بواریەوەی تەنها عەز دەکا عیلمەکەی فێربیت و بێتە شادەکەی وەرگێت سپاس بەڵێ ئێمە دەگەرین ناڵاتان بەڵێ دکتۆر ئیبراهیم بەڵێ طبعا سپاس ئەوم حەز لێ بوو بەڕاستی جێ لە پێشنیار و جێ لە ئەوەکان بگم طبعا وەزارەتیش ئەوە یەکەم ساڵ زیاتر لە سەدا 90 لەم فترەیە تێناپەرن هیوادارم زیاتر تێپەڕن بەس بڵێ زیاتر لە سەدا 90 ئێستا نەیبوو من 2000 پرسیار کرد چەند با من پێت بڵێم بەڕاستی لە یەکەم مەجبەوە بەڵام کەم بوو بەڵام هیوادارم زۆرتر بێ بەس زین چۆنە وەزارەت ئەوە یەکەم جارێتی ئەو بڕیارە جێبەجێ دەکا و ئەو ساڵە مناڵێن ببوورە ئێوە بوون بە حەقلی تەجارب نا بەڵام وەزارەت زوو هەستی بەوە کرد بۆ ئەوی ماوەیەکی زۆر نەمێنێنەوە یەکسەر کردی بە ساڵی 2000 دەست بە خوێندنی باڵا بکرێت ئەوە وای کرد کە مەسافەکە زۆر کورت بکرێتەوە ئەو قوتابیەی کە ئینگلیزیەکەی گەیاندا ئەو ئاستا ڕناوەستێت تا ساڵێکی تر لە مانجی 6 دەست بە خوێندن دەکات لە ماوە ساڵێکانە تەرقین قەید هەتا نیو سال تەرقین نابێت وەکو ئەوەیە کە تەقدیمی دراسات عولیای نەکردبێ وەزارەت ئەو شتەی ڕاست کردەوە لە ڕێنمایەکە بزەبت وەکو ئەوەیە کە ئەفلەن تەقدیمی دراساتی نەکردبێ ئەو شەی تەرقینە بەغەڵەت لە ڕێنمایەکە دانرابوو ڕاستکرایەوە بەنسبەت ئەوە بەڕێزان دیسانێکە بەڕای ئەوە لەوانەیە ڕای منە و ڕای وەزارەتم لە لانیە من تاکیدم وەزارەت دوای 6 مانجی تر
ئەحسائیە دەکات بۆیە دەڵێ دەبێ هەموو خەڵک دەورەی تەزیل کردبێ و دەورەی کردبێ بەڕاستی ئەمە بە دوواداچوونی ئەو کەسانە دەکەین کە لە خولەکانن بۆی خولیان کردبێ ئینجا دوایی کە ئەحسایەکەمان مانجیشش هاتە پێش دەزانین ئایا ئەو خولانە خەڵکی گەیاندە چه ئاستێک متاکیدم ئەو کاتە زانکۆکان قسەی خۆیان دەبیتن لەو مەسەلەیە سپاس. بەڵێ دکتۆر سەرنجی تۆ ئێمە ئەگەرمە بۆلاتەن تاکید بن ئەو بەڕێزانە بەڵێ دکتۆر نەڕۆ سەرنجت هەبوو سپاس بۆ پرسیارەکانی ئەو بەڕێزانە و ڕێنمایەکانیشیان بەڵام ئاگاداری یەک شت بن ئێمە کە دەڵێن پێویستە توانستی زمانی ئینگلیزیت پێنجی ئایلز بێ ئەمە شتێکی زۆر مستحیل نییە نەک شتێکی مستحیل نییە ئاستێکی زۆر نزمەگەر بە بەراورد لەگەڵ وڵاتانی تر سەیری بکەن نەک وڵاتانی ئەوروپا و ئەمریکا تەنانەت بە ئیمارات و بە تورکیا سەیری بکەیت زۆر ئاستێکی نزم بەڵام لەو ڕۆژی لە کوردستانە لەو هەموو فلتەرانەی کە سیستەمی پەروەردە و فێرکردن تێپەڕبیەوە هەموو کەسێک دەتوانێتن لە ماوەیەکی کووردا ئەو شتە بەدەست بێنێ ئەگەر هەمی خوێندنی هەبێ من نامەوێتن بەیانی کەسێک ببێ بە سەرکردەی ئەکادیمی یاخود هەتا پارێزەری بێتن هەتا کەسێک بێ کە لە ماڵەوە تەلەڤیزیۆن و ناوماڵەکەم بۆ چاک بکاتن لە شوێنێکی ئەکادیمی ماجستێر و دکتۆرای وەرەگرت بێت دەرس بە مناڵی ئەم خەڵکە بڵێتن کە توانای بیسکی ئینگلیزی نەبێت کەمترین توانای ئینگلیزی نەبێ ئەمە داوامان لە خەڵک نەکردووە زمانی ئینگلیزی داوامان لە خەڵک نەکردووە زمانی ئینگلیزی وەکو مەدە تۆنگ ئەکید جابی قوتابی بەرزەکانی شوێنەگرم لەسەر یەکشتری بە بۆ دڕوم بکەمەوە ئەو بەڕێزیان نوێنەری قوتابیەکان باسی لە بڕوانامەیەکی کە لە زانکۆی سۆران دەرچووە ئێستا کە باوەڕ پێ ناکرێت شتی وانە مەسلەی باوەڕ پێکردن ئایلس کە حکوومەتی بەریتانی لە پشتە دوای 2 ساڵ مەفعولی نامێنێ ئێمە ئەو پێوەرە دانانین ئەمە بەڵێ بەس ئێمە هەر شتێک بێتن ئێمە ئەم پێوەردانانین وەکو وەزارەت بەڵێ مام بەشێ لە قوتابیەکان باسەوەی کە ئێوە بەرژەوەندی قوتابیتان لە بەرچاو نەگرتووە خاتونەش باس کرد بەڵقات منازم تعریفی بەرژەوەندی قوتابی ناگوتی بەرژەوەندی گشتی بەرژەوەندی گشتی باسی بەرژەوەندی گشتی لای ئەو مەسەر نازم تعریفەکەی چۆنە لە سەدانەوەت ئێمەی قوتابی لەم فلتەراتە ناپەر جارێ بەرژەوەندی گشتی ئایا ئەگەر ئاستی مامۆستایان بەرز بێتەوە ئەو بەرژەوەندی گشتی نییە کەس ئاستی نانە تون باسی ئینگلیزی دەکەین بۆ ئەوەی کە ئاستی زانستکەی بەرز بێتەوە ببەرە ئەگەر ماڵاتە ببەرە دەنگ ناڕوا ببەرە ئایا سبێنێکە ئەو مامۆستا بەڕێزانە ئەو ساڵەکە نزیکی 35,000 تەلەبە قوتابی لە پۆلی شەش چونتە لە کۆلیژەکان وەرگیراون جگە لە زانکۆ ئەهلیەکان ئایا کە 30 تا 50,000 تەلەبە لە کەس و کاری ئێمە لەنەوەی ئێمە ئێستا بەردەستی ئەو مامۆستا بەڕێزانە کە فێری ئینگلیزی دەبن مامۆستایەکەی ئینگلیزی دەزانی ئایا ئەو بەرژەوەندی گشتی نییە ئایا خاتون با جوابی خۆم دەمەوە باشە بەرژەوەندی گشتی ئەگەر بێت و ئێمە سبێنێ ئاستی مامۆستایەکانمان هەمووی ئینگلیزی بزان ئایا لەو دەوروبەرە کە کوردستان هەرێمێکی تا حەدێکی زۆر سەقامگیرە لە تورکیایەک لە ئێرانێک ئایا خەڵک نایە لێرە بخوێنی ئایا چەندین دەوڵەت خەریکەوە دەخلی دووەم و سێمی یاخود دەخلی یەکەمی ئەبێتە خوێندن ئەوە مالیزیایە قوبرسێکی بچووکی ئەوەندەی تورکی ساڵانە چەند تەلەبەی مەسلێ بە هەزاران دۆلار مامۆستا زمانی ئینگلیزی ئاستی زانستی خوێندکاران بەس کردوتەوە بۆتەوە ئەزانی چۆنە ئەمە ئەتەنها بۆ نمونەکە نمونەیەکی بێنم کۆمەڵێک قوتابخانەی شوەیفات هەیە قوتابخانەی تری ئەژنەبی هەیە وڵاتانی تر لێرە کراوەتەوە قوتابی کە بچێت ئەم قوتابخانە ئەوش دەبێت کەسێکی عایلێکی دەستڕۆیشت بێ پارێکی زۆر بدا فێلی ئینگلیزی بێ بە چەند ساڵێک بەڵام کەسێک لە قوتابخانە حکومیەکان بخوێنێت 12 ساڵی فێری ئینگلیزی ئێمە ئەو امتحانە تەنها وەکو مەرجێک دائنین بۆ خۆ ئەمە ناڵێن ینی بەڕاستی بەڵام مەرجێکی کۆنکریتای کرد ئەمە نهێنێ دەرباس نابێت کۆنکریتەکەی چییە بۆ حەقا دەبێت لە شوێنێکەوە دەست پێ بکرێ ینی بەڕێزم ئەتو باسی شوەیفات ئەوان دەکەیت چەندین قوتابخانە هەیە ئەم ساڵەکە لەو کوردستان دراسیان بە ئینگلیزیە باوەڕکە پاشی 10 ساڵێت کە زۆربەی ئەو مامۆستایانە دەبێت لە سەفەکان مامۆستا دەناسن ئەی ئەمانە کە شانسیان نەبووە لە مەدرسەی شوەیفات ئینگلیزیان باش بێت من مامۆستا ئەناسم ئەڵێ ئێستا خەریکە شەرمەکەین کە بەرامبەر هەندێک تەلەبە دائنیشین مامۆستای کولیەی توبە ئەڵێ ئینگلیزەکەی ئەوەندە باشە ئەوەندە خەریکە ئینگلیز دەبێتەوە مامۆستا خەریکە دەرەقەتی نایە لێی حاڵی نابێتێت ئێمە زیاتر بە ئەوەندە بەشانوبالی زمانی ئینگلیزی نارێ ئێمە باسی ئەم حەقیم قوتابیان ناکەین بڵێ کاشەخان سەرنجی تۆ ئەوەی کە منەمەوێت زیاتر تیش خەمە سەری دکتۆر نارو سەرنجێکە بۆ تۆ قسەیکە بڵێ بۆ دکتۆر نەرۆ باسەوەم کرد کە لە سنتەر زمان دەرچەوە لە زانکۆی سۆران لە زانکۆی سەلاحەدین بۆ 2 ساڵ هەیە بۆ 5 ساڵ و 4 ساڵمانەیە ئێستاکالن ئیشی پێ ناکەن نەک لە ئایلتس بۆ 2 ساڵ ئایلتس هەمومان نەزانین بۆ 2 ساڵە بەڵام چەند خاڵەترێ ئەمە تیشکی خەمە سەری ئێمە 2 پێشنیارمان داوەتە وزارەت خوێن باڵا و لایەنە پەیوەنددارەکان لە هیچ پێشنیارێکە داوای ئەومان نەکردووە کە ئێمە نامانەوێت فێر ئینگلیزی بین یاخۆت ئەو ئاستە بێنین داوا ئەکەین ئەو ئاستا وەکو ساڵ پێشوو تاجیل بکرێت بۆ
کات گفتوگۆکردنی ماستەرنامە و تێزی دکتۆراکە باشترین بەڵگەیشم بۆ حاڵت ئەوە هەردوو پێشیارەکە ئێمە کە داوامانتەوە بەڵێ مام سەفات خاڵێک دیکە بەڵێکرد بەرچی دقە بەس باو خاڵە زیادکەم ئێستا کە سپلیسایت کراوەتەوە لە کاتێک هەکە یەکێک لە بەڕێزەکان ئاماژە پێکرد نزیکەی 2000 قوتابی بە پارالێل لە خوێنێکە نزیکەی 3 ملیۆن نیو بە تێک ڕاحسابی بکەین 7 ملیار دلار چێتە خەزانەی دەوڵەتەوە ئەگەر یانەوە داهات بۆ حکومەت پێیەکەن 7 ملیار دینار نەک دلار ببورن ئەچێتە خەزانەی حکومەتەوە ئەگەر ئێستاکە دەستکرێتە خوێندن بەڵام ئەگەر بێت و ئەو بەو شێوازە بێ ئێستاکە پرۆژەی سپلیسایت کراوەتەوە بەو پێویستی بەبوونی مەرجی دکتۆرای ئاسایی نییە لە کۆتاخاڵی شاڵێ قوتابی پێش پێکهێنانی لژنەی گفتوگۆ پێویستە 5 ئایڵتس بێنێ یاخود بڕوانامەی توانست ئینگلیزی بێنێ ئایا بۆچی لە یەک ساڵەکە 2 بڕیار دەرەچێ ئێمە ناوخۆی هەرێم کوردستانی ئەوانش پرسیاریان پێ مامۆستا ئەکرد بەڵێ مامۆسەفات ئەی ئەو پێشنیارانە هەبوو بووە بەڕێزم ئەو پێشنیازانە حەز دەکەم یەکشت بڵێم بەڕاستی ئەو پێشنیازانە وەزارەت بەتەنها دەری نەکردیە هەنوێنەرایەتی هەموو سەرۆکزانکۆکانی تێدا بوو کە یاریدەرە بەڕێزەکانی هەندێک کاروباری زانستی هەمووی لەسەر ئەو ڕێنمایان لەسەر ئەو بڕیارانە هەمووی کۆک بووە ئەو دوو بەڕێزە لێ بوونە زایدن هەموو زانکۆکانی ترکە لە هەڵەبجەوە بگرات تا دەگاتە زاخۆ هیچ کەسێک نەتەحافظی هەبووە نە ئەوە شێوە هەندێکیان هەیە پیان کەمتریشە ئەوەندە بەڕاستی لەو بابەتی ئەمە یەک دوو بە حەقەت هەر وەزارەت نییە هەتە بەڕێز سەرۆکی حکوومەت جێگرەکەی ئەنجومەنی وەزیران بەجددی تەکید لەسەر ئەو مۆزوع دەکەن و کە پێویستە نەوەی داهاتووی ئێمە فێری ئینگلیزی بی ئینگلیزیتمانی پێ بدرێ ئەو لە شێوە دەکری حتمما نەوەکانمان لە دەستی ئەو مامۆستانە فێری ئەی ئەوان باسی قۆناغەکانی تری خوێندن نەکردووە کام قۆناغانە چۆن دەرباز بکەن سیستەمی پەروەردە فێرکردن چۆن بگۆڕێ بە ئەخرەزانی چۆنە بەڕێزم ئەگەر تو مامۆستایەکە ئاسیش ئەکادیم بەرزیێنی لە ئاخر مەرحەلا دەبێت 100% ئەو کاتی کاریگەری لەسەر وەزارەتی پەروەردەش دادەنرێت ینی خۆشتەکە بەڵێ میوانەکان بەڵێ ئەکرد مایک بە کورتی سەرەتا سوپاسان دەکەم ئەمە کێشەکەمان بۆ نوێنەری بەڕێز لەکوێ هاتی لە زانکۆی سڵعادین بەڵام دەبیدات و نوێنەراتیم دەکرد زۆر سوپاس زانکۆی سڵعادین دەکەم کێشەی جوێ گرتمان هەبوو ینی بەداخەوە دوو جار چوونە وەزارەت نوێنەرانمە من نەچوم گیان لێ نەگرتم بەڵام زانکۆی سڵعادین ئێمە یادەشتێکماندا زۆر بەڕێزەوە ڕێزی ئێمەگرت من سوپاسی دەکەم بەڕاستی وەکو زانکۆی سڵعادین و لەگەڵشدام بڵێ ئێمەش دەگەدامە ئینگلیزی بەرز بکرێتەوە ئەوە بەڵام ئاستەکە زۆرە 6 ئالس بیسیک نییە بەڕاستی کاک دکتۆر دەرە بیسیک ئەمە لەگەڵم 5 بە دەورەش لەگەدابی زۆر ئاساییە بەڵام کەم بکرێتەوە ئاستەکە سپاس بۆ تۆ فەرمو زۆر بە کورتی تکایە بۆیە هەمووتان بەشتانە بێ لە قسەکردن من بەڕاستی لە قسەکەی جەنابی دکتۆرەوە بەڕاستی دەست پێکەم پێم سەیرە یعنی وتی ئەو خۆی باسی زمانی کوردی کرد کە زمانی دایکە بۆ ئێمە یعنی وسی بەڕاستی باسی ئەوەی کرد کە ئەم زمانە زۆر لاوازە باشە ئێمە ئەگەر بمانێ زمانی وڵاتی خۆمان پێشخین بۆ نابێ یعنی مەرجێک دانین بۆی کە زمانی خۆمان بەرەو پێش بەرین ئەی تاکە ئێمەم زمانی ئێمە هەر ئاوا لاواز بێ هەژار بێ خاڵێکی کەم هەیە من ئەگەر پرسیارەکەم لەبەرەوە با من یەک خاڵێکم ماوە من ئەوەی حەزەکەم شتێک بڵم ئەوەندە مامۆستای عەرەبا هەیە بۆ فێری کوردیان ناکەن بەڕاستی لە پارەوە ئێمە نەزانکۆ هەلێکانم دەستمان پێکردی هەموو مامۆستایەکی عەرەب پێویستە بەشداری زمانی کوردی فێرە زمانی کوردی ئەو بۆتە ئیجباری و لەوانەیە ساڵێک کە بە حەقەت بکەن مەرجی وەرگرتنی سیڤیەکە ئەگەر بتوانێت بەڵێ تەواو ببڕێ بەم بەڕێزە بدەی ئەوە لە سۆرانەوە تو ئەبزان بەڕێز بەڵێ لە سۆرانەوە بە کورتی تکایە بە کاتانە بێ سیاری من ئاراسە ئەرسێشانەکەمەوە ئەگە مایکێکە نزی بکەیتەوە ئەوەی ئێمە ئێستا تایبەت بە بڕوانامەی سنتەری کڵادەوە لە لای مامۆستا شاخەوانە زیاتر لە 1000 دۆلارم لێداوە دۆلارم لێداوە لە سنتەری کڵاد لە 2014ەوە لە مانجی دووە خوێندوتم تاکو مانجینەوە 6 مانگ لەوێ بەردەوام بوومە ئێستاش باتڵە و احترافی پێ ناکرێت دەبێ من ئایڵتس بکەم و سەبارەت بە سنتەری کڵاد ئێستا ڕجیستەرمان کردووە خۆمان ناونووس کردووە بەڵام لەوێ زیاتر فێری تەکنیکمانەکەن نەک فێرە زمانەکەمان بکەن فێری تەکنیکمانەکەن سەرنج دەگەیشتن بارێزانە تکایە بەشی خۆت قسەت کردووە بە کورتی وڵامێک بۆ دکتۆر برایم و دکتۆر نەهروی ئەکە ماکێکە نزیکدەن کردنەوەی هەموو سنتەرێک بە بڕیاری قەراریشی ئیداری دەردەچێت قەراری ئیداری لەگە خۆیدا ماف دروست دەکات ئێوە سنتەری زمانتان کردوتەوە لە زانکۆیەکان لەگەڵەوەدا ئەمە خوێندومانە بڕێک پارەمان سەرف کردووە لێردا مافێکتان داوەتەمە کە شهادەتان داوەوە کە بخوات بۆ ماستەر و دکتۆرە بەڵام ئێوە هەستاون دکتۆر برایم دەڵێ بە سیاسەتێک وامان کردووەکەوە مایکێکە ئەم بە سیاسەتێک ئەم هینەمان کردو تۆ مافی منت پێشێل کردووە
لە بەرامەمەدا بەهۆی قرارێکی دارێتەوە خاتوی قرارشی داری دەرکردووە شەهادەی زانکۆ سنتەرەکانی زمان نایخوات بەڵێ سوپاس ئەو بەرەزەی بەڵێ فەرموو پرسیاری یەکەم ئاڕاستەی مامۆستا نەهرویە جەنابەت باسی ئەوەی دەکەی کە وەزارەت بڕیاری ئەو توانستی زمانی ئینگلیزی دانا لەبەر ئەوەی خەریکە زمانی دووەم لەناو دەچی و دەرەی تاکید لەسەوەی دەکەیەوە کە وەزیر و ڕاوێژکارەکان تاکید لەسەرەوەی دەکەنەوە کە ئەو مەرجە جێبەجێ بکرێت ئایا وەزیر و ڕاوێژکارەکان و ڕێی جامعەکان مساعید ڕێی جامعەکان هەمویان ئەو توانستە ئینگلیزیە بە قۆتیان هەیە ئایا ئەگەر ئەوان بێن امتحانی دکتۆر ئیبراهیم حەمەڕەش دکتۆر ئیبراهیم حەمەڕەش کاک دکتۆر ئەتوو لە ئەکاونتی خۆت یار و یاوەری کاندیدەکانی لەسەر ستێج و لە بەرامبەر شاشەی یاری و یاوەری بڕیارەکانی وەزارەتی خوێندنی باڵای چ تەیە ببورە مساعیدی ڕێی جامعی بەڵێ ببورە پرسیاری تو پرسیارە مامۆستا کاک دکتۆر بێز ئەحمەد باسی ئەوەی دەکەی ئاسانکاری کرا لۆ کاندیدەکان ئایا ئاسانکاری لەبەر مەکرایە یان لەبەر خۆتان بەڕاستی ئاسانکاریەکە لەبەر ئەوەی دەستخۆش کۆمەڵک دەستخۆش برادەر ئەو بەڕێزە لە سلێمانیەوەتەوە بزانم بەڵێ سوپاس ئەو بەڕێزە لە سلێمانیەوەتەوە فەرموو ئەکار مایکێکە نزیک بەڵێ کاک دکتۆر ئیبراهیم و کاک دکتۆر فواد و ئەوانە باسی زمانی دایک و ئەوانە ئاکەن لە کاتێکدا ئێمە پارچوویان ئەڵێ زمانی ئینگلیزی مهمە ئێمە پار پێشەوەی وەزارەت هیچ ڕێنمایەک دەرکا پارچوون لە سنتەرەکان خۆمان ناومان تۆمار کردووە و چوارمان پێنجمان خوێندومان و دوومانژی کەش ئیمتحانمان کردووە و سەرکەوتوو بووین لەخوا بەزاد دوایی ئەڵێ لەم سنتەرە ناخوا ئەوەی یەشی ملیۆنێکمان لێ وەرگیرەوە کاک دکتۆر ئەوە یەک دقا دوو ئێمە لەوە سەرکەوتوم دوو ئێمە پێری ئیمتحانیش کەمان کردووە ئیمتحانی ئاڵتس کە بۆ ئەوەی بەشدار بین لە سنتەری ئاڵتس لەگەڵمدا بووە ناوی ناڵێم مەلا بۆ ڕێزم بۆی هەیە مامۆسا بۆ ڕێزم بۆی هەیە و توێتی باشە مامۆسا من زیاتر لە شریعە من ئەمەوێ زمانی عەربی لە زمانی عەربی ئەدەبی عەربی و زمانی عەربی لەوێش شت وەربگرم ڕاستە ئینگلیزیم پێویستە بەس حەق بوو کوردی بۆ نمونە ئەوانی زمانی کوردی زمانی فارسیان خوێن بە لەگەڵ ئەوەدا ئینگلیزیشیان خوێندبە ئەوانی کاک دکتۆر ئەوانی شریعە زمانی عەربیان خوێن بە لەگەڵ غیری ئەو زمانی ئینگلیزی کاک دکتۆر یەک قسەیکە یەک قسەیکە ئەڵێ زمانی ئینگلیزی وای لێ هاتۆ بەڕاستی لە بەرچاوی ئێمە هەمومان وای لێ هاتۆ زمانی ئینگلیزی مهمتر بێ لە کەفاءەکە حەوت دقە لە کاتی من ماوە هەمووی تکایە بەس دەیەک دقە کەمتر باشە بەسەرچاو ئەگەر ئەو بەڕێزانە لە خەمی پێشخستنی زمانی ئینگلیزین کە ئەمە فێرە ئینگلیزین بەخوای بە ئارتس فێر نابی ئەگەر بەرژەوەندی خۆیان بۆ دەوڵەمەندکردنی جیفانەکانیان نەبی والله فێرە زمانی ئینگلیزی نابی لەبەر تەکنیکە ئارتس سنتەری زمانەکان لۆ لۆ ڕێگەم پێ نادێ با بکەم کاگرەکار عەفوم دەکەی کاگرەکار کاتمان نەماوە سێ دقە ئەکرێ بەرسڤیەوە بدەن ئەوان کاگرەکار عەفوم دەکەی باقی قسەکەم تەواوکەم لۆ لێم دەگری لو ئەم داوای سەرنجتەوام نەبووە داوای لە جەنابی سەرۆ دەکەم ڕاوێژکارەکان بێن لێژنێک ببین و چاکسیازەکەی لەبەر و گەشتبین نیم ئەوانە لەسەر براری خۆیان بەردەوام من لۆ تەنها بوو پڕکردنی جیرفانەکانیان داوا لە سەرۆک دەکەم بێتە سەرخەت کاکی ئیبراهیم ببورن بەڵێ کاکی ئیبراهیم ببورن بەڵێ زانی بەنسبەت زمانی کوردی من بۆ خۆم کاتێک کە مامۆستایەک لەو هەشتا و شەش بەشە دەبینم تۆژینەوەیەک دەنێری بۆی تۆمار بکرێ هەر مامۆستایەک بە تایبەتی لەو کۆلیژانەی یاسایە هونەرە ئەو کۆلیژانێک کە نادر بە کوردی دەنووسن بەس تایتڵێکی بە کوردی نووسیبی لە ژێرە سوپاس و پێزانینێکم بۆی ناردۆوانم داوە زانکۆی ئێمەدا نووسراوی کردو بۆ ئەو کۆلیژی یاسا و هونەرە جوانەکان و چەند کۆلیژە کە زۆرتر زمانی عەربی باوە کە هانی ئەوە بدەن تۆژینەوەکانی ماستەر و دکتۆرا بە زمانی کوردی بدرێ ئێمە لە زانکۆی خۆمان لە لاحی ئیداری لە غەیری زمانی کوردی قبول ناکەین فەرمانێک بە هیچ زمانێکتر دەربچێ لەو ناحیە بەنسبەت ئینگلیزیەکە بەڕێزان ئەمن کە ڕاستە هەندێک جار لای ئێوە دەگرم لە ئوسلوبی فێرکردی زمانەکە بەڵام با ئەوەشتان بەبیر بێنمەوە بەڕاستی تەڵەبەی ئێستا تو دەچی دەرس دەڵێەوە لە شۆبە ڕناوەستی هەتا تەواو دەبی یەکسەر لە سێرچت دەکاو لە فەیسبووکەکە لێت دەگەڕێ بزانانی ئەو مامۆستایەت چۆنە زیاتر بووەوە بەنسبەت ئینگلیزی بڵێ بەنسبەت ئینگلیزیەکەی کوردی کە بەڕێزیان دەڵێن بۆچی زمانە باوەڕ بکە چەندان کۆنفرانس هەیە چەندان ئەوەیە ئی زمانی کوردیایی یاسایە بەڕاستی ئەو مامۆستا نییە بچی بەشدار بکاتن لەوێن دەرێت چونکە زمانی ئینگلیزیەکەنێ بەڵام دیسانێکە بەڕێزان بەڵێ بەڵێ ببرە بەڵێ ئەگەر کاتە بۆ پێ کاتە گەرمە وڵاتان بڵێ
بەڵێ ئەوە وەڵامی ئەو برادرە بدەمەوە کە بەڵێ مامۆستاژیان خۆ وەزارەت و یان زانکۆ کە ئیزباری نەکردی بچی ئەوەی تەکنیکەکە فێربی بەڕای من باشترە ئینسان ئەوەل زار زمان فێربێ دوای بچێت تەکنیکە بەڵێ دکتۆر نهرۆ لە وڵاتیمان نەبوو ئەوەندە احتیمام بە ئینگلیزی دەن بەم شێوەیە لە کاتێکە لە ئیران بوو نمونە لە مەرحەلی ناوەندی ئەو کات زمانی ئینگلیزی احتیمال بۆ زمانەکانی تر بوو نمونە ئێمە ئەو زمانی فارسیە و عەربی ئەوە کوردی خۆمان هەیە بەوەندە تەرکیز ئەوە ئەکەنە فلتەری سەرەکی مەرجی سەرەکی دەرفەتی ئەوم بدە بەس بۆ دڕوون بکەمەوە کە حاڵی نەبوونێک هەیە لێرە ئێمە کە دەڵێن زمانی ئینگلیزی داوامان نەکردو دیسان دووبارەی دەکەمەوە داوامان نەکردو خەڵک لە ئینگلیزی وەکو نەیتیف سپیکەرێک قسە بکە ئەو پێوەرەی کە دانراوە ئەو پێوەرە ئێمە دامان نەناوە پێوەرەکە جیهانیە پێوەرەکە گلۆباڵە ئەو پێوەرە وەزارەتی خوێنی باڵا داینەناوە هیچ شوێنشتر داینەناوە بەڵام مەرجەکە دەبێ ئاگاداری یەکشت بێت تۆ لە وڵاتێکدا دەژی ئێمە لە وڵاتێکدا دەژین وەکو سەرکردەی ئەکادمی بەرامبەر پرسیارەتێکی زۆر گەورە داین لەم کوردستانە لە بەو هەموو زانکۆی کە هەیە بە ئەهلیەکان و بە حکوومیەکان یەک کۆرسی ئەکادمی لە وڵاتی ئێمەدانیە کە متمانەیەکی نێودەوڵەتی هەبێ دەزانن بۆ مەرجی یەکەم ئینگلیزیە حتى زانکۆکانی خۆشمان هیچ یەک زانکۆ یەک کۆرسی ئێمە متمانەی نێودەوڵەتی نییە ئێمە بەرە ئەو هەنگاوە دەڕۆین بۆ ئەوی یەکەم زانکۆ بەرەو توێژینەوە بڕان لە تیچین دەربچێ دووەم متمانەی پێویستە متمانە هەبێ ئەمە ستانداردێکی ئەمە پێوەرێکی جیهانیە هەموو زانکۆیەک لە دنیادا کۆرسەکانکەواتە مامۆستافات مادام ئەمایە بەی شێوەیەک متمانەی نێودەوڵەتیمانی ئەکرێ ئەم قوتابیانە ئەو هەنگاوە بەم ئاستا بەرزە فێری ئینگلیزی بەڕێزم ئەم قوتابیانە ئەزانی چۆنە ئەمە تەنها لە چەند مانجێک بینەوە بەس ئەم قوتابیانە 30 ساڵ لە جامعە ئەمێننەوە خۆ ئەو 30 ساڵە بەڵێن بە چند مانگێکێکرێ نه ئەخر ئەو بەس مەرجێکە بچ بڕوانامەکە وەربگری دوای ئەو بەڕێزانە ئەڵێن چۆن لە مدەیەکی کەم بەس تەکنیکمان فێرەکەن دوێنێ نوێنەری ئەمی دەست لە وەزارەت بوو ئەڵێ کە من 1 سعات دەرسی پێ ئەڵێم ئەوێ بچتەوە لە ماڵەوە 3 سعات ئینگلیزی بخوێنێ یعنی ئەوە نییە تەنها لەسەر کورسەکە دابنیشێ و بێ سنتەرەکەی کاکتۆر ئیبراهیم و کاکتۆر نهروی پێیان بڵێ دوای بستۆ ماڵەوەی پاڵێتەوە بە حەقەت سیاسەتی وەزارەت ئەوەیە ئەی تەسیف بوو تەسیف تاکرێ بوو مەرجە هەموو کەسە ئینگلیزی بزانێ بۆ علمیەکان مشکلە نی ئەوانی تر ئەوانی زمانی بەڕێزم لای ئێمە باوەڕ ئەو باسی مامۆستایەکە لای ئێمە زمانی کوردی زانستە تاریخ زانستە نارێن علمی تاریخ علمی فلان علمی جغرافیا لا ئێمە زانستە بەڵام هەتا ئێستا چونکە زمانی عەرەبی هەبووە بەڕێزم پێشتر زمانی عەرەبی هەبوو دراسەیەکی کراوە دەنگێوە ناڕوا پێشتر زمانی عەرەبی هەبوو دەنەخۆ پێشترش کە کابراک جغرافیا دەخوێن تاریخی دەخوێن ئەبای ئەو زمانە بزانی وایە لە کاتۆیە مامۆستا بۆ سەرنجی ئەم قوتابیانە کە ئەوان سەرنجیان هەیە پرسیاری جدیان هەیە بۆ ئێوە بەڵێ کەمتر لە دقەی تکایە کەمتر لە دقەی بەحق چارەسەرە بێ کێشەکانیان هەروەکدار بووم ئەو ڕووکە ئەو مناقەشەی ئەو وایە کە چۆن فێرە زمانی ئینگلیزی بن نەک چۆن وەزارەت مشکلەیەک هەیە لە لای ئەوان بوتە مشکلەکە بەڕاستی وەزارەتی خوێندنی باڵا حەزەکەم ئەو بەڕێزانە دڵنیا بنەوە ئەمە سیاسەتی وەزارەتە سیاسەتی حکوومەتە و لە بەرژەوەندی ئەوانیشدایە هیوادارم دەستی پێوە بگرن و هیوادارم میدیاکانی ژوەکو ئێوە بە حەقە دەپشت بەڵێ مامۆستاژەکە ئەمە جێبەجێ نەکرا ئێوە چیەکەن هەکارەوەکو خۆمە وەزارەت ئێمە هیچ تەجاوبێک پێشنیارەکان ئێمە لە دوو پێشنیارکە دوو یاداشمەداوەتە وەزارەتی خوێندنی باڵا و لایەنە پەیوەنددارەکان داوامان نەکردووە کە فێر زمان ئینگلیزی نەبین یەک دوو ئەو بڕیارانەی کە لە وەزارەت دەرەچێ بڕیارەکان بڕیارێکن ئیسحافیان پێوەتە سێ بڕیارەکان سەیر و سەمەرن بڕیارێک دەرەچێت لە ناوخۆی وڵاتە ئەبێ پێنج بێنی بەڵام ئەگەر چووتە دەرەوە بەپارەی حکوومەت خوێندێت ئەحتیادیە پێنج بێنە تا سێ ساڵەکەت تێپەڕێ ئەوە یەک دوو باس توێژنەوەی کرێک خاڵێک بڵێم توێژینەوە باسەکەی مامۆستا توێژنەوە تەقدیمکە ئێستاکە بڕیار بۆ دەکات بە پارە بدەیت ینی هەموو شتێک زۆر سپاس بەڵێ بەرزان ئێمە هیوادارین سەرنجی قوتابیەکان بێژگەرە و میوانە بەڕێزانە کە ئێستا دانیشتن بۆ وەزیری خوێندنی باڵا توێژینەوەی زانستی و سەروی زانکۆکانی کوردستان گەهشت بێت گەلێک سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا میوانی بەڕێزی ئێمە بوون لە میوانانە و لەمانەش و سپاس بۆ ئەژی کوهایانها تەماشەوانین هێژا بوون.